سڵاو سیروان باشی؟ دەڵێ بیرم ناکەی؟ سیروان سیروان دەڵێ خۆشحاڵی من گەڕایمەوە؟ با خۆشحاڵم. من داوای لێبوردن دەکەم. دەزانم زۆر هەڵە بووم. لە پاش چ؟ لە پاش ئەو هەموو شتێکە بەسەر من دەینی. بەس پرسیارێکمەیە. یعنی تۆ ناتێژم بەسەر من بێنی؟ بەس پێم بڵێ چی ئەو قسانە لە بۆ تو دەکا؟ ئاخر دەزانی چییە؟ ئەو کچە بۆ عید میلادی بۆ تۆ کرد. کەس چێە؟ ئەو جلکسۆرەکە. باشە پێم بڵێ تۆ شتانە کو دەزانی تێم بگەینە. ئێ لەوانە گەڕە. واز لە مۆزوعانە بینە. بەس وادم پێ بدە ژنم بەسەر مەینە. ژنانی چە تو باسی چ دەکەی تو؟ چێ بەتی گوتی ئەم ژنی دەینم؟ چێ ئەو قسانە لە بنجێ تو دەکا؟ چێ ئەو خەبەرانەی من دەیتەکە تۆ؟ تاو ئیتر هیچی تر دڵپیز ناکەم. جێبگرە. دەزانی ژیان زۆر کورتە. ئەمن بەرگەی ئەو هەموو شتەی ناگرم. ئەو جارە ئەم دەڕۆم. سیروان بوەستە. سیروان بوەستە.